سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرسەر و قۆناغە نوێ دەکەین کە لە دوای بڕیارەکانی دادگای فیدراڵی لە نێوان هەرێم و بەغداد هاتوتە ئاراوە سیماکانی داهاتووی ئەم قۆناغە چۆن دەبێت دەرکەوتەکانی لێکەوتەکانی لەسەر هەرێم لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە هەروە باز لە سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراقیش دەکەین کەوا بڕیارە 15 مانگە سەردانی ئەمریکا بکات ئایا گرنگێم سەردانە چی لە پەیوەندی نێوان عێراق و ئەمریکا دەگۆڕێت هەروە قسە لەسەر پرسیال بژاردنەکانی کوردستانیش دەکەین و لێکەوتەکانی دواخستنی ئەگەر دوا بکرێت ئەم پرسیان لەگەڵ بەڕێز سەرکەوت شەمسەدین پەرلەمانتاری پێشووی عێراق هەروەها توێژەر لە ئەنجومەنی ئەتڵەسی ئەمریکی لە واشنگتن قسەی لەسەر دەکەین کاک سەرکەوت سوپاسیان بە دەبوونی بەڕێز دەکەین ئەگەر سەرتا لە بڕیارەکانی دادگای فیدرالیەوە دەست پێ بکەین بە تایبەتی و دوو بڕیارێک کە پێویست و بە یاسای هەڵبژاردن و موچە قۆناغێکی نوێی هاتوتە ئاراوە لە دوای 21 دوی 2024 قۆناغێکی نوێ هاتوتە ئاراوە بەڵێ سڵاوتان لێبێ کاک حەکیم سپاس بۆ ئەو دەرفەتە بەڵێ لە دوای بڕیارەکانی دادگای فیدراڵی تەنها لە بڕیاری چەند مانگی پێشووی نە بۆ مەسەلەی موچە بەڵکو لە دوای بڕیاری دادگای اتحادی بۆ هەڵوەشانەوەی یاسای نەوت و غاز و دواتر وەرگرتنی داوای فەرمانبەران و مامۆستایانی ناڕازی لە هەرێمی کوردستان بۆ نیشتیمانیکردنی بە ئەلکترۆنیکردنی بۆ بانکیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان پەیوەندەکانی لەگەڵ عێراق و دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی نوێ ئەڕوا بەرەو قۆناغا ڕوا کە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان و فەرمانگەکانی هەرێمی کوردستان وردە زیاتر بە دامەزراوەیی بکرێن و پرسی دارایی و پرسی موچە و پرسی بودجەی هەرێمی کوردستان لە دەست گروپ و تاقم و دەستە دەربهێنرێ لە ڕێگەی موسسات و دامەزراوە فیدراڵەکانەوە جارێکی تر بە دامەزراوەیی بکرێ و جارێکی تر بەها بۆ دامەزراوە فیدراڵیەکان لە هەرێمی کوردستان و دامەزراوەکانی هەرێمی کوردستان کە لە چوارچێوەی دەستوری عێراق دانیان پێدانراوە بگەڕێتەوە نەک ئەو ئەمری واقعی کە لە دوای 91ەوە دروست بووە بەڵکۆمە دەرفەتێک دروستەکە بۆ بە فعلی دروستبوونی هەرێمی کوردستان وەکەوەی کە لە دەستوری عێراق دایناوە و ئەمەش بە پلەی یەکەم فەرمانبەران و مامۆستایانی ناڕازی سوودمەندی گەورە ئەبن لێی و تەواوی هەرێمی کوردستان سوودمەند دەبێت لەم قۆناغە نوێی کە لە عێراق هاتۆتە ئاراوە بەڵام تەوەجوهێکی تریشەیە پێی وایە ئەمە هەڕەشەیە لەسەر قوارەی هەرێمی کوردستان یان ئایندەی هەرێمی کوردستان دیارە ئەوە لەو چوارچێوەیە کە بەرژەوەندی ئەو گروپ و دەستە و تاقمانە لە دەستگرتن بەسەر موچە و داهاتی هەرێمی کوردستانە ئەکەوێتە مەترسیەوە بەڵێ فعلەن بەڕاستی وایە ئەکەوێتە مەترسی لەبەرەوەی ئەوان لە 91ەوە بە ئەمری واقع لە کوردستانە حکم ئەکەن نەک بە پێی یاسا و دەستور یا بە پێی ئەو دەرەنجامەکانی هەڵبژاردن و پێی ڕێزگرتن لە گەمەی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بۆیە ئەمە بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆ جارێکی تر سەرڕاستکردنەوەی پرۆسی دیموکراسیە لە هەرێمی کوردستان و بۆ دەرهێنانی با بڵێن مافە دارایەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لە ژێر دەستی گروپ و دەستە و تاقم و گەڕانەوەی بۆ ژێر دەسەڵاتی دەوڵەت و دوای ئەوەش بەرپرسیارەتکردنی دەوڵەتی عێراق بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ئەوان تەنها هەوڵاتی عێراقی نین بۆ ئەوەی کە لە کاتی کیمیاباران و ئەنفال و قەسف و تۆپ و تیارەیە تەنها نەکبەتەکانی عێراق ڕویان تێبکە بەڵکو پێویستەکە وەکو بەشەکانی تری عێراق خێر و بەرەکەتی عێراقیش بۆ ئەوان ببێەوە بێ مافە دارایەکانیان بە دوور بکرێت لە ململانەی سیاسی حیزبی و شەخسی و گروپ و دەستە و تاقمەکان لەگەڵ ناوەند دەسەڵاتی فیدراڵی لە عێراق. باشە بەس کاک سەرکەوتەوەی کە بەڕێز دەڵێ ئەم قۆناغەیە کە دروست بووە ئەم بڕیارانی دادگاش ینی سەرەتایە کە بۆ دروستبوونی هەرێمێکی ڕاستەقینە یعنی چۆن چکندێک پیان وایە ئەمە لێدانە لە دەسەڵاتەکانی هەرێم لێدانە لە فیدراڵێت و کەمکردنەوەی چۆن ئەم بڕیارانەوە دەکە کە هەرێمێکی فیدراڵێتی ڕاستەقینە لە ناو عێراق لەمە دوا دروست ببێ کاک حەکیم بەپێی دەستوری عێراقی هەرێمی کوردستانی و هیچ هەرێمێک و هیچ پارێزگایەک ڕێگەی پێ نەدراوە خۆی نەوت ڕاستە خۆ بفرۆشێت ئەمە یەکێک لەو هەنگاوانەی دادگای فیدراڵی کە هێنانە ڕاستکردنەوەی مەلەفی نەوتە دەرهێنانتی لە دەستی دەستە و تاقم و گروپێ بە ناشەفافی بە نرخی کەمتر تاڵامفرۆشی کەن لەگەڵ هەنێ وڵاتی هەرێمی و دراوسەیە ڕێبکەون کە سەرۆت و سامانی هەرێمی کوردستان بۆ چەندین دەیتر
تاڵان فرۆش بکەن بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان ئەمە لە عێراق لە مێژووی عێراق شتیوانە بۆ تەنان بەریتانیەکانیش کاتێک هاتوونەتە عێراق تمۆحیان لە نەوتەکەی عێراقا هەبوو بەم تاڵانیە نیان کردو ئەم شێوازەی کە بەتایبەتی پارتی دیموکراسی کوردستان سەرکردایەتی ئەمە لەفەی کرد لە ماوەی 10 ساڵی ڕابردووە نمونەیەکی یەکجار خراپ و مەترسیدار و ترسناکی پێشکەش کرد نمونەیەک بوو لە پەکخستنی دامەزراوەکانی چاودێری دارایی لە هەرێمی کوردستانان لە داخستنی پارلەمان و پەکخستنی دیموکراسی بە دەستێوەردان لە گەمەی هەڵبژاردنە لە گۆڕینی ئەنجامەکان و بەکارهێنانی دەسەڵاتی دەوڵەت بۆ بێدەنگکردنی ڕەخنەگر و خەڵکانێک کە بۆ زیندانیکردنیان بۆیە ئەمە بۆ خۆی مێژووە زانستە کاک حەکیم هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە کە اعتیماد کاتە سەر تاریخ و مێژووی لانی کەم 100 ساڵی ڕابردووی دەوڵەتی عێراق وەکو دەوڵەتێک کە دروست بە هەموو کوڕەکان و خاوەنی کۆمەڵە موسساتەکە ئەتوانێت لە لەحظاتی قورسە پشتی پێبەستێ خاوەنی بانکی مرکزی ئەتوانێت پشتی پێبەستێ خاوەنی دەسەڵاتی ئەوەی قەرز دەوڵاتانی تر وەربگرێت لە بانکی نێودەوڵەتی وەربگرێ خەزێنەیەکی گەورەی هەیە خاوەنی ئەوەی پارە ئەتوانێت تەبعکات یعنی دەوڵەتی عێراق کۆمەڵێک مؤسساتی گرنگی هەیە کۆمەڵێک بەرنامەی گرنگی هەیە بۆ سەرجەم هەوڵاتانی عێراق کە ئێمە لە 91 لێ بێ بەشین بەشێکی بەهۆی ئینسیحابی دامودەستگاکانی هەرێمی عێراق لە هەرێمی کوردستان لە دوای 91 بەشەکەی تریشی بەهۆی خراپ مامەڵەکردنی پارتی دیموکراتی کوردستان لە حکومڕانی لە هەرێمی کوردستان کە وەکو حیزبی یەکەم یا حیزبی تا ڕادەیەکی زۆر دەسەڵاتی ڕەها لە هەرێمی کوردستانە بەسەر دامودەستگاکانی هەرێمی کوردستانە مامەڵەیەکی یەکجار خراپی لەگەڵ سیستەمی فدرالی کرد لە عێراقا بە جۆری عێراقیەکان بترسن لە سیستەمی فدرالی بە ئیستیغلال بزانن سیستەمێک بزانن بۆ ئەوەی کە ببێ بە ناوچەیەک بۆ موعامەرەکردن لە بەشەکان تری عێراق ناوچەیەک بۆ هەڵهاتوو لە دەستور یاخیبوو لە دەستور ئەمانە هەمووی کۆمەڵێک هەنگاوی مەترسیدار بوون کە تەنها هەوڵاتیانی هەرێمی کوردستان لێ سوودمەند بوون جگە لە کۆمەڵێک کۆمپانیا و کۆمەڵێک گروپ و دەستە و تاقم کۆمەڵێک کەسایەتی کە توانیان سەروەتێکی سامانێکی زۆر پێکۆکەنەوە هەرێمی کوردستان پاشکەوت هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیموکراسیەوە پاش کشەکشە کرد ئەم دۆخە کە دروست بە مامۆسایان چوونەتە بەغدا و کاتی خۆشی ئێمە و هاوڕێیانمان لە بەغدا هانامان بۆ ئەوە بەرداون دەستگا فیدراڵیەکان بە هانای فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە بن بەشێکی لە ئەنجامی ئەوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاک حەکیم زیاتر لە 100 ساڵ لەم عێراقا خەبات دەکەن بۆ ئەوەی ئەو دەستورەی ئێستا کە نووسراوەتەوە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی دەست بەو دەستورەوە بگون بۆ ئەوەی زمانی کوردی زمانی ڕەسمی بێ لە دەوڵەتە بۆ ئەوەی کورد هاوڵاتی پلە یەک بێ بۆ ئەوەی لەسەر کوردبوون زیندانی نەکرین بۆ ئەوەی لەسەر کوردبوون نەکوژن لەسەر کوردبوون لە تەعینات بێبەش نەکرین لەسەر کوردبوون ڕاوەدوو نەندرێن زیندانەکە لە سێدارە نەدرێن کە ئیبین لە وڵاتانی دراوسێمانە تا ئیسەش ئەمانە کێشەی سەرەکین کوردبوون بۆ خۆی کێشەی گەورەی هەیە لەگەڵ لە ئێران لە تورکیا لە سووریا ئەم دەرفەتە گرنگە کە لە عێراقا هاتووە پشتگیریەکی گەورەی نێودەوڵەتیمان هەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان قوربانیان بۆ داوە لە پێناو دروستبوونی ئەمەیە تەمان بە بەشەکانی تری عێراقیشەوە هاوڵاتیانی بێگوناهی ناوچەکانی تریش لە باشوور و لە شوێنەکان تر ئەوانیش قوربانیان ناوە خەڵکێک بوون کە زەحیە بوون بە چەوسێنراونەتەوە لە ڕژێمە ڕابردوەکانی حکوومەتی عێراق بۆیە پێکەوە وا فکرەکە ئەوە بوو بیرۆکەکە ئەوە بوو حتا کۆمەلگەی نێودەوڵەتیشەوە بوو کە هەرێمی کوردستان ئیتر لە مەترسیەکان بە دوور بێ لە چوارچێوەی دەستور و یاساکانی عێراقا سەرجەم مافەکانی خۆی بەدەست بێنێ و هیچ حرام نییە و ئەسڵەن بە شانازیەکی گەورەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان عێراق بە کوردی بکەن و ناچاری دادگای ئیتیحادی بکەن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بپارێزێ نەک بڕیاریان بۆ دەرکات تەنها بڕیارەکانی قیادەی قوتریمان بۆ دەربچێت تەنها بڕیارەکانی بەتعریبکردن دەربچێت تەنها بڕیاری ئەنفالمان بۆ دەربچێت بەڵکو بڕیارێک دەرچێت دەوڵەتی فیدراڵی عێراق ناچار بکات کە مافەدارایەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو ناوچەکانی تری عێراق وەکو باشوور و ڕۆژئاوای عێراق ئەرکە لەسەریان بە پرسیارەتی لەسەر حکوومەتی فیدراڵی ئەم مافەدا بین کات وەکو و هەروەها ئەو دەرفەتەش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگێڕێتەوە لە تەوەری تراتوانین باسی بکەین هەر ئەمشەو مەسەلەی هەڵبژاردن جارێکی تر سیستەمی هەڵبژاردن دەرفەتێکی دروست کردووە کە سیستەمی هەڵبژاردنی خستۆ سەر سکەی خۆی کە بۆ یەکەم جار هەڵبژاردنێکی عادل و دەڕادەیەک بێلایەنانە لە هەرێمی کوردستانە ئەنجام بدرێت حەجمی ڕاستەقینەی هێزە سیاسیەکان دەرکەوێت باشە بەس کاک سەرکەوتەوەی کە پێویستە بڵین بۆ قۆناغە نوێیە لێکەوتەکانی هەر لە ڕووی ئابووریە ئێستا بوونەوە بڕیارانەی دادگای فیدراڵی جاچی و لەبارەی نەوت بیداد لەبارەی موچە یاخود لێکەوتەی سیاسیشی دەبێ ئەم بڕیارانە ئەوەی کە لەبارەی موچە ئەم بڕیارانە کاک حەکیم لە ئاستی بۆ ئابووری هەموو ئەو بڕیارانە تا ئێستا دراوە لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و لە قازانجی کوردە وەکو پێکهاتەیەک لە عێراقا نەک تەنها هەرێمی کوردستان چونکە پێکهاتەی تریشی تایە هەموو ئەوانە لە قازانجی ئەوە بە چونکە لە ڕاستیە
ئەو بیردۆزە هەڵوەشایەوە کە خراپترین حکوومەتی کوردی لە باشترین حکوومەتی نازانم عەرەبی تورکی باش نییە حکوومەتی خراپ هەر حکوومەتێکی خراپە ئێمە لە دوای 91ەوە بەدەیان هەزار بە سەدان هەزار کورد لە هەرێمی کوردستانە ئاوارە بووە لە دەست حکومڕانیەک لە هەرێمی کوردستانە کە دروست بووە نەک لە دەست بە عەزرا بکە لەبەرەوە حکوومەتی خراپ هەر حکوومەتێکی خراپە میسرەکان هەڵیان لە حکوومەتەکان لەبەرەوە نییە کە حکوومەتەکان عەرەب بوون قەدەغاکە بەڵکو لەبەروی حکوومەتێکی خراپە سووریەکان بە هەمان شێوە بۆیە حکوومەتی خراپ بۆ خۆی حکوومەتی خراپە ئیتر کورد بێ عەرەب بێ هەر کامێکیان بێ ئێمە ئێستا لە عێراقا دەرفەتێکی گرنگ هەیە کە کورد دەورێکی گرنگ ببینێت لە مؤسساتی بڕیارە لە دامەزراوەکانی فیدراڵی عێراقا و عێراق خاتە بەرپرسیارەتی بۆ مافەدارایەکانی خۆی وەربگرێتەوە لێکەوتە سیاسیەکانی ئەمە دیسانەوە بەهێزکردنی هاوڵاتی هەرێمی کوردستانە هاوڵاتی هەرێمی کوردستان لەمە بەدووە تەنها دەرفەتەکەی بریتینە لە پەرلەمانی کوردستان بەڵکو پەرلەمانی عێراق تەنها دادگاکانی هەرێمی کوردستان بەڵکو دادگای فیدراڵیش دەتوانێت پەنای بۆ ببا کە تەزیقەکرێت و ڕوبەڕووی کێشەیەکەوە لە هەرێمی کوردستانە ئەمە بۆ خۆی باڵانسێ دروستەکە لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کە باسیەکان ئەو مەترسیانەی کە من بە مەترسی نازانم من پێم وایە هەنگاوی دەستوری دروست و گرنگن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم مەترسیە ئەمەی کە پێڵن مەترسی بڕێتەوە حەلێکیان هەیە یەک حەل هەیە حەلەکانەوەیە کە سیستەمێکی دیموکراسی دروست تەواو لە هەرێمی کوردستانە دامەزرێنن هەڵبژاردنێکی دادگەرانە ئەنجام بدەن پەرلەمانێکی بەهێز لە هەرێمی کوردستانە دروست بێ بەڵام لە کاتێکا کە سیستەمێکی دیموکراسی مؤسساتەکان ڕێزیان لێ بگیرێ سەروەری یاسا لە هەرێمی کوردستان ڕێزی لێ بگیرێ ئەو کاتە ململانەکان لە کوردستان یەکلایە بێتەوە ئەمە لەم ڕۆژەوە بۆیە هێزەوەڵا دەستەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان یەک چارەسەری هەیە یان ئەوەیە لە دەستور و یاسا یاخی ئەبێ و ڕوبەڕووی کێشەی گەورەترە بێتەوە لە عێراقا یان ئەوەیە یەتە سەر مێزی گفتوگۆ و ناچارە بێ لەگەڵ هێزەکان ترا لەگەڵ یەکێتی لەگەڵ هێزەکان ترا سیستەمی دیموکراسی هەرێمی کوردستان ئەخەنەوە سەر سکەی خۆی ئەوە چارەسەرەکەیەتی ئەمەش لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەڕاستی باشە بەس کاک سەرکەوت بەڕێز پەنابردن بۆ دادگای فیدراڵی بەکارێکی باش دەزانی و پێشترژێوە لەگەڵ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید و کاک شەرا عەبدوڵڵا ڕۆشتن بۆ دادگای فیدراڵی 2019 کارێکی باشە یاخود پەیوەندی بەوەیە لە کوردستانە کێشەی نەبوونی بۆ نمونە دادگایەکی باشمانەیە بۆ یەکلاکردنەوەی کێشەکان کاک حەکیم ئێمە لە ئەو هاوڕێیانەی کە چوونە بەغداد شتێکمان کرد بە ئەولەویەت بۆ کارکردنمان لە بەغدایە پێم وایە بێتا ڕادێکی باشی سەرکەوتوو بین ئەولەوێتی ئەوەی کە 75 ساڵی ڕێکە لە ژێر گوتاری کوردایەتیە مامەڵەکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان مامەڵەکردنی گروپ و هێزە نخبەکان لە هەرێمی کوردستانە هێزەکان سیاسەکان لە دەرەوەی ماڵی بارزانی و لە دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان حرام کرابوو لە بەغدا لە کاتێکی شات دەستور و یاسا ڕێگەی یاوە هیچ مانعێک نییە لەوەی کە مامەڵە لەگەڵ دام و دەستگا فیدراڵەکانە بکەیت بە جۆرێک ئەمە وای کردووە چەندین دەرفەتی گرنگی ڕێکەوتن لەگەڵ عێراقا هەبووە لە 60ەکانە لە 80ەکانە لەبەر ئەو تەخوینکردنە ئەو گوتارە با بڵێن دوژمنکاریە کە دروست دەکرێت لە عێراقاوە بە تایبەتی ئێستا پارتی سەکرایەتیەکان نەتوانراوە سوود لەو دام و دەستگا فیدراڵانە ببینرێت و دەستگیراوە بە دامودەستگاکانی هەرێمی کوردستانیش و دامودەستگاکانی هەرێمی کوردستانیش لەو لەحظەیە بەهێزە من لە ڕووی دیموکراسی و کۆی پەرلەمان 2015 دایەخا یعنی یەک پارتی دایەخا لەبەرەوە نەتوانرابوو دەست بۆ بێ ئێمە شتێکمان کرد بە ئەولوێت بۆ خۆمان لەگەڵ ئەو هاوڕێیانە بەتایبەتیەوەی کە باسی کرد لەگەڵ مامۆستا ئەحمەد و کاگۆشیارە پلانی ئەوماندانا بەڕاستیەکەی کە ئەیتر ئەبێ ئەو دیوارە بشکێ ئەبێ ئەو دیواری ترسە بشکێک کە هاوڵاتی هەرێمی کوردستان ذاتی ئەوەی نەبێ لەگەڵ هێزە سیاسەکانی عێراق ڕاستەوخۆ مامەڵە بکات دام و دەستگا فیدراڵەکان بەکاربێنێ کە دەستور ڕێگەی پێیاوین دەستور ڕێگەی پێیاوین بەکاری بێن بۆیە یەکەم هەنگاومان چوونە دادگای فیدراڵی بوو و داوامان لێکردن کە مەلەفی نەوت یەکلای بکەنەوە ئێمە یەکەم کەس من داوامان لێکرد مەلەفی نەوت یەکلای بکەنەوە بە زووترین کات چونکە ئەمە بۆتە حوجەیەک بەدەست بەغداد و هەندێک هێزی سیاسی لە بەغدای کە هەندێک هێزی بەڕاستی وەکو چۆن هەندێک لەو هێزانی لە هەرێمی کوردستانە دەستیان بەسەر دام و دەستگاکان ناگرتووە ئەوانیش بە هەمان شێوە قازانجیان بوو کە ئەو مابەتە حەل نەبێ هێزی سیاسەکان لە عێراقا مەبەستیان بوو هەندێکیان شەریکن لەو نەوتە و لە مەلەفەکانی نەوتی هەرێمی کوردستان و لە کۆمپانیەکانی کۆمیونیکیشن و ئانە لە کوردستانە بۆیە بێدەنگن لە ئاستی حەزی پێشیان خۆش بوو کە پارێکی کەمتر بۆ هەرێمی کوردستان بنێرن و هەرێمی کوردستان خۆی بەشەکان کێشەکانی خۆی چارەسەر بکە بەڵام ئێمە پێمان وا بوو کە ئەبێ ئەم مەلەفە لەژێر دەستی حیزب و گروپ و تاقم دەربهێنرێ و ئەبێت دام و دەستگای فیدراڵی دام و دەستگای دەستوری لە هەرێمی کوردستان و لە عێراقا مامەڵەی پێوە بکەن و چۆن پەرلەمانی عێراق مافی هەیە دینار بە دیناری نەوتی عێراق بزانێ بۆ کۆر چووە چەندێکمان پیاکرۆ بە کێمان فرۆشتووە چۆن فرۆشراوە پێویستەکانی هەرێمی کوردستانی جوابێ و جگە لەوەش کە لە ڕاستیە ئەگەر بۆ ماوەی درێژمە و داستێت کە دەوڵەتی عێراق
لە ڕووی نەوتەوە لە ڕووی سەرچاوەکانەوە لە ڕووی ئەو هێزە زۆرەی کە هەیەی دەسەڵاتی دادگای فیدرالی دەسەڵاتی بانکی مرکزی دەسەڵاتی پارە دەبعکردن دەسەڵاتی ئەو نەختینە زۆرەی کە هەیەی هەموو ئەمانە هەوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ لێی بەش ببن یعنی بەس بۆ نەکبەتەکانی عراق بۆ هەرێمی کوردستان بێ ئێمە ئەو سیاسەتەمان گرتە بەر پێمان وابوو کە ئەوە پێویستەکە ئەو دیوارە بشکێنی وە لە دوای ئەوە خۆتانەزان مامۆستایانی ناڕازی ڕویان کردە بەغدا و خەڵکێکی زۆر هات و هێزە سیاسەکانی تر حتا بە یەکێتیشەوەی ئێستا موقیفێکی جیاوازتری لە پارتی هەیە بە ئیتیجای مامەڵەکردن لەگەڵ بەغدا کە ئەمەم پێم باشە پێویستەکە هان بدرێ هەموو هێزەکان و ئەو مامەڵەی کە پارتی بە دەستگرتن بەسەر مەلەفی بەقدۆزی کورد و گوتاری کوردایەتیا کردوێتی پێویستەکە ئەو دیوارە کە ئێستا شکاوە ڕێگەنەیە دروستکرێتەوە و ئاسانتر بکرێت و دادگای فیدرالی هەتاوەکو ئێستا و بڕیارانەی داوێتی تەنها زیانی لە بەرژەوەندی گروپ و دەستە و تاقماوە هیچ زیانێکی لە هەوڵاتیانی هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان ناوە. باشە بە کورتی پرسیارێکی لەسەر هەژماری من دوای لەسەر هەڵبژاردن و سەرانەکەی سوودانیش قسە دەکەین بۆ چون و چێ لەبارەی ئەو ڕکلامانەیە کە ئێستا دەکرێت و داکۆکی کە دەسەڵاتدارانی هەرێم دەیکەن لە هەژماری من کە چەند بڵێن بانکێکی ئەهلی تێیدا بەژارن. کاک حەکیم پێم وایە بۆ ئەمەش پێویستمان بە هەندێک لەو هێز و گروپ و پەرلەمانتارە با بڵێن نیشتیمان پەروەرانە هەیە کە لە بەغدا هەندێکیان هاوڕێمان بوون و ئێستاش هاوڕێمانن لە بەغدا و پێم وایە بێ هەندێک لە ئێستا لە گفتوگۆیان لە پشگیری ئەوان پشگیری فەرمانبەرانن کە مەسلەی بە بانکیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەو شێوازە بێ کە دادگای ئیتیحادی بڕای لەسەرراوە. بابەتی هەژماری من بەشێکی تەکنیکیە یعنی بەشێکی بانک نییە هەژماری من بانکی من هەژماری من زیاتر کۆکردنەوەی داتای فەرمانبەرانە لەو ڕێگەیەوە بژاردە ئەیا بە فەرمانبەر لە چەند بانکێک با بڵێن موچەکەی دابنێت پێم وایە بەشێکی تەکنیکیە و عقدەیەکی شەخسیە بە تایبەتی سەرۆکی حکومەت بۆ ئەوەی کە ئەو شتەی ئەو توێتی تەر بگرێ ئەگەنا لە ڕاستیە خۆی هەژماری من بۆ خۆی بانک نییە. هەژماری من ئەگەر بتوانن ئێستا خەریکن لەگەڵ TBI ڕێکەوتن بکەن کە TBI ژێکێک بێت لە بژاردەکان هەوڵاتیانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بتوان لە بانکی TBIش کە بانکێکی نیوە ئەهلی و نیوە حکومیە لە عێراقا لەوێ حساب بکەنەوە کە ئەمەش هەنگاوێکی باشە و هەروەها من هیوادارم کە تەشجیعانەکەین کە بانکی ڕافیدەین و ڕەشیدیش بێن لە ناو هەژماری منەوە و کاتە کێشە دروست نابێ. یعنی هەژماری من کێشەکە لەوایە کە تۆ فەرمانبەر ناچارەکەی چەند بانکێکی ئەهلی کە نزیکن لە حیزبەکانەوە و تایبەتی سەرۆکی حکومەتەوە ناچاریانەکەی ئیلا لەو حساب بانکانە حساب بکەنەوە چەند بانکێکی کەمە و ئەو بانکە ئەهلیانە مێژوویەکی خراپیان هەیە سیقەیان متمانیان نییە و هەروەها ئەو بانکانە هیچ بەرنامەیەکی پێدانی قەرزیان نییە بۆ هەوڵاتیان بۆ فەرمانبەران و کۆی کە بانکی ڕەشید 4-5 ساڵی ڕابردووە نزیکەی 6 ملیار دلار بەس لە بانکە ئەهلیەکان خەڵکی هاوڵاتیان و فەرمانبەران و وەبەرهێنەران قەرزیان لە عێراق کردووە قەرزیان لە حکومەت کردووە یعنی ئەمە 6 ملیار ئەزانی پارێکی یەکجار زۆرە بیر لەوە کە لەبەرەوەی بۆیە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەتوانن سوود لەم قەرزانە و لەم بانکە حکومیانی عێراق ببینن لە قازان ژیانە بەڵام هۆکارەکەت چییە ئەم بابەتە ئەمە بەرژەوەندی حیزبی تایە بەرژەوەندی شەخسی تایە بە تایبەتی پارتی کە سوورە لەسەر ئەمە پێچێکێتی نەرمێک پیشانەیە کە لەگەڵ تەوتینە ئەمە هەنگاوێکی باشە و لەگەڵ هێزەکان ترا بەیەکەوە پێم وایە پێویست ناکە هیچ شەرمێکی تیا بێ و پێویست ناکە هیچ ترسێکی تیا بێ هەموو هێزانێک کە باوەڕیان بە بەنیشتیمانیکردن هەیە پێویستەکە بەڕون و ڕاشکاوی پشگیری خۆیان بۆ بەنیشتیمانیکردنی بە بانکیکردنی موچە دەرببڕن ئەوەی کە لەما ئینکاریەکە بریتێ لە پارتی دیموکراتی کوردستان خودی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و هەندێک کەسایەتی و هێزی سیاسی لە عێراق هەیە کە دۆستیان لەگەڵ پارتیە و هاوبەشن پرۆژەی هاوبەشیان هەیە لە ڕووی مادیەوە مەسلحەتیان تێکەڵە لەگەڵ یەکتریا شێوەیە لە شێوەکان پشگیری مەسەلەی هەژماری من ئەکەن بەڵام من پێم وایە بە هەژماری منیش ئەگەر دوجار بگاتە بنبەست ئەوە دادگای ئیتیحادی ئەتوانێت ئەوەش یەکلایی بکاتەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەتوانن پەنابەن بۆ دادگای ئیتیحادی پشتیوانێکی گەورەی فەرمانبەران بۆ تا ئێستا پێم وایە تا هەبە لە ئایندەیەکی دووریشە هەر بەو شێوازە ئەمێنێتەوە توان پەنای بۆ بن. باشە سەبارەت بە پرسی هەڵبژاردن و ئێستا کە پارتیش بڕیاری داوە بەشداری نەکات پێتان وایە هەڵبژاردنەکە بکرێ خود بە سەباسی ڕێکەوتنێک دەکرێت لە بینی پارتی و یەکێتی بۆ دواخستنی هەڵبژاردنەکە لێکەوتەی چی دەبێ ئەگەر هەڵبژاردنەکە نەکرێ؟ کاک حەکیم منەوە بە بیری بینەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیانمەوە ساڵی 2022 پارتی بە زۆرینەیەکی تاگلایەنانە لە پەرلەمانی کوردستانە یاسای هەڵبژاردنی تێپەڕان بەوەی بۆ شێوازەی کە خۆی ویستی کۆمیسیۆنی نوێ کردەوە و تەمەنی پەرلەمانیشی درێژ کردەوە بۆ شێوازەی کە خۆی ویستی بەڵام بەهۆی شکاتەکە ئەوەی کە یەکێتی چۆ بەغدا شکاتی کرد و یا هەڵبژاردنەکە دواخرا بۆ چەندین 4 مەرسومی هەرێمی دەرچووە لەلایەن نێچیروان بەرزانیەوە بۆ هەڵبژاردن نەکراوە
بمعنای چیوەتە معنای چیوەتە بۆ معنایە هەتا یەکێتی و پارتی هەردووکیان خاوەنی دەسەڵاتێکی زۆر لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەو دوانە هەردووکیان لەسەر هەڵبژاردن ڕێ نەکەون هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ناکرێت یعنی ئەوە واقعەکە بە تەنها بە پارتی نییە و تەنهاش بە یەکێتی نییە سیستەمی هەرێمی کوردستان وایە یعنی وا دروست بووە تا ئەوکو ئێستاش وایە بۆیە ئەوەی یەکێتیش حجەکانی حجەی یاسایی بوون تا ڕادێکی زۆرش حجەی معقول بوون پێم وایە هێزەکان تێژێ پشتگیریکەن ئەویش کە چوارباز نەکردن لابردنی کۆتا بەو شێوازێک کە پارتی دای نابوو و هەروەها مەسەلەی تۆماری دەنگدەرانی بەغدا بەکاربێنە نەکەوەی هەرێم بەکاربێنرێ کارتی مەداقەسیر ئەوەی وەسڵەکەی وەسڵ لە مریەوەی کارتی بایۆمەتری بەکاربێنرێ هەموو ئەمانە بڕیاری زۆر باش بوون کە لە دادگای اتحادیە لە دوای شکاتەکەی یەکێتی و هاتوون ئەمانە زۆر باش بوون و ئەمە بۆ یەکەم جار دەرفەتێکی دروست کرد و هەڵبژاردنێکی عادلانە بەبێ دەستێوەردانی هێزە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستانە بچێ بەڕێوە و ئەمریکێتی خۆی دانی بەوە ناوە کە لەم شێوازە بەردەوام بێ کە شتێکی باشە بەڵام پارتی لەبەرەوەی هیچ هەڵبژاردنێکی لە هەرێمی کوردستانە نەکردووە 100% لەژێر کۆنتڕۆلی خۆیان نەبێ 100% خۆی لە نەتیجەکەی دڵنیان نەبێ بۆیە بە گومانە لەم هەڵبژاردنە لەم ئەنجامە هەر بۆیە لەبەرەوەی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان اعتیمادی لەسەر دوو حیزبەیە بەڵێ گە پارتیش ڕازی نەبێ هەڵبژاردن ناکرێت یەکێتیش ڕازی نەبێ هەڵبژاردن ناکرێت یعنی هەردووکیان لە هەردوو حاڵەتەکە وایە بۆیە ڕێکەوت ئەم هەڵبژاردنە کە پارتی بەشداری ناکە هەڵبژاردنەکە ناکرێت کاک حەکیم بەڵێ لێکەوتەی چی دەبێ ئێستاکە حکوومەت بڵێن پەرلەمان نەما حکوومەتەکە کاربەرە کرد و ماوەی بەسەر چووە بەڵێ چەند بۆشایەکی تر دروستە بێت تەمان لە دوای داخستنی پەرلەمانی کوردستان و نەمانی یاسای بوجە ئەو فەوزایە لە هەرێمی کوردستانە دروست بوو کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە 10 ساڵی ڕابردووە موچەیەکیان بە ئیسراحەت وەرنەگرتووە موچەیەکیان بە دڵی خۆیانەوە وەرنەگرتووە و لە کاتی خۆیان وەری بگرن هەتاوەکو ئەم ئاخیرە کە حکوومەتی دادگای اتحادی تەداخلی کرد و بابەتەکە یەکلایی کردەوە بۆیە ئەو فەراغە کە دروست بوو بۆیە دادگای اتحادی هاتە ناو یاریەکەوە لە بری ئەو فەراغی لە پەرلەمانی کوردستان و لە هەرێمی کوردستانە دروست بوو ئەو فەراغی پڕ کردەوە ئەمە دەسەڵاتی هەنێک لە دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمە خاتە ژێر پرسیارەوە بەڵێ لەبەرەوەی خۆیان پێشتر پەرلەمان هەڵبژاردنیان نەکردووە و پەرلەمانیان پەک خستووە پەرلەمانیان لاواز کردووە و پێشترش دایان خستووە بۆیە لێکەوتەی دوای ئەمە چییە بێ ئەگەر بێت و پارتی ئەکرێ ڕێبکەون لەسەر ئەوەی 4 مانگی تر دوای بخەن 5 مانگی تر هەڵبژاردن دوای بخەن 6 مانگی تر هەڵبژاردن دوای بخەن ئەوە تا حدێک ئەکرێ ڕێکەوت لە چوارچێوەی ڕێکەوتێکی یەکجارەکی بکەن کە حەدی ئاخری تیای بەڵام ئەگەر پارتی دیموکراتی کوردستان سوور بێ لەسەر ئەوەی کە هەڵبژاردن نەکا هیچ پشتگیرێکی کۆمەلگەی نێودەوڵەتی نییە هیچ پشتگیرێکی عراقی نییە پشتگیرێکی دەستوری نییە و ئەکرێ لە ئایندەیەکی نزیکە و هێزە سیاسەکانی تر داوای حکوومەتی انتقالی بکەن کابینەی حکوومەتی هەرێم هەڵوەشێتەوە کۆیەکێکە لە ئەگەرە نزیکەکان حکوومەتێکی انتقالی لە هەرێمی کوردستانە دروستەکرێ و لە پەرلەمانی عراقەوە یاسایەکی نوێ بۆ یاسە بۆ هەڵبژاردنی ئەمە ئەگەرەکانە ئەو ئەگەرانەیە کە ئەمەش دەرەنجامەکەی بە پلەی یەک پارتی دیموکراتی کوردستان تەحمولیەکە چونکە خۆی ڕێگرە لە ئەوەی هەڵبژاردن بکرێت لە هەڵبژاردنێک کە لانی کەمی عەدالەتی تایە و لانی کەم تەرەفێکی بێلایەن سەرپەرشتی ئەکات کە پارتی ئەمەی پێ قبوڵ ناکرێت کە وازەحە بۆ پێ قبوڵ ناکرێت بۆیە بەڕێی من ئەگەر ڕێکەوتنەکە لەسەرەوە بێت چەند مانگی دوا بخرێت ئەکرێت ینی ئەکرێت چەند مانگی دوا بخرێت و تەمەنی کۆمیسیۆن درێژ بکرێتەوە بەڵام ئەگەر لەسەر هەر نەکردن بێ و بهێشتنەوەی ئەو فەراغە بێ من دڵنیاتەکەمەوە کە هەنگاوی تر لە دروستیشە یاساییشە دەستوریشە کە لە عراقەوە بنرێ بۆ هەڵپەساردنی دەسەڵاتەکانی سەرۆکی حکوومەت و کابینەکەی و بەرەو ڕۆشتن بەرەو حکوومەتێکی انتقالی بەڵێ سەبارەت بە سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا بەڵام بەر لەوەی بچینە سەر ئەو پرسە پێشتر مەسروور بارزانی لە ئەمریکا بوو هیچی دەستکەوت لە ئەمریکا و باز دەوترێت کە بڵێن سەرۆکی ئەمریکا و جێگرەکەشی ڕەتیان کردوتەوە لە گەڵی دابنیشن ئەم زانیاریانە دروست بوون بەڵێ کاک حەکیم بەداخەوە وەکو پێویست نازانم لە میدیاکانە وەکو پێویست میدیای دەرەوەی سەرۆکی حکوومەتیش بە وردی بە سەرنجی جدی لەسەر ئەو سەردانەی پێشووی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان نەدرا بۆ ئەمریکا لە ڕاستیا سەر هەڵبژاردنەکە من پێشتر دەزانم شنیار قسەی زیاتری لەسەر کرد لەبەرەوەی زیاتر بایەخی پێیا بوو وردەکاری چوو بۆ ناو دانیشتنەکانەوە هەندێک بەڵگەوی گرنگی دەستکەوتوو بەڵام من خۆم لەبەرەوەی لە ناوەندی توێژینەوەکە لە دوای سەردانەکە کۆمەڵە کۆبوونەوەمان لەگەڵ بەرپرسانی ئەمریکا کردووە ئەو بەڵگانەی کە دەستمان کە بۆ دەرچوونانەی کە کردمان هەڵسەنگاندمان بۆ سەردانەکە کرد و لەگەڵ هەندێک هاوڕێیە ئێمە گەشتن ئەو دەرەنجامەی ئاستی سەردانەکە زۆر دابەزیوە ئاستی سەردان و مامەڵەکردنی حکوومەتی ئەمریکی لەگەڵ هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئاستێکی یەکجار نزم دابەزیوە کە
لە 2003 کەم وێنەیە ئەمجی شێوازە دابەزاندن لە ئاستی پێشوازیکردن هەرچەندە بەشێکی پێشەکە پەیوەندی بۆیە لە هەرێمی کوردستان لە فەراغێکی دەستوریایە ئێستا پەرلەمانی نەماوە حکوومەتەکەی کاربڕێکەرەوە پێی یاسا سەرۆکی حکوومەتی هەرێم دەسەڵاتی نییە سیاسەتی دەرەوە بەڕێوە بە دەسەڵاتی نییە پەیوەندی لەگەڵ وڵاتان و لەگەڵ حتا حکوومەتی فیدرالیش ئەو ئیدارەی برا دەسەڵاتەکە لای سەرۆکی هەرێمە ئەمەش ئەمریکەکانە مەزانن بۆیە ئەوەی کە بە ئەمری واقع بە سەپاندنی خۆی بەسەر ئەو مەلەفانەیە لای ئەمریکەکان ئەمە جێگەی سەرنجە و مەسەلەی هەڵبژاردن کە دواکەوتو لە هەرێمی کوردستانە واروە ئەو کێشانی کە لەگەڵ عێراقا هەیە ئەو کێشانی لە ناو خودی کابینەکەی حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەتە هەیە کە کابینەکە کە هەرێمی بەرەو دوو ئیدارەیەکی زۆر بردووە ئەمانە هەمووی سەرنج بوو لە ئەمریکەکان بۆیە لە نامەی فەرمی نزیکەی 12 سێناتۆر کە گلەییە لە ئیدارەی بایدنی ئەکەن زیاتر ئەوانن کە لە لۆبیەکەی پارتیەوە نزیکن ئەوان بەڕوونی باسی ئەکەن گلەیی لە بایدن ئەکەن پێڵێن کە بۆچی ڕەتت کردەوە مەسرور بارزانی ببینی هەم ئەو هەم جێگرەکەی یعنی ئەو دۆکیومنتێکی ڕسمی کۆنگرێسی ئەمریکایە لە سێناتەوە هاتووە کە خۆیان بە ڕسمی باس ئەوەکەن کە سەرۆکی ئەمریکا ڕەتی کردوتەوە نەک هەر نەیبینی و هەر ڕەتی کردوتەوە بیبینێ سەرۆکی حکوومەتی هەرێم ببینێ بەڵکو لە لایەن ستافی کۆشکی سپیۆ بینراوە لایەن هەندێک لە ڕاوێژکارەکانی کۆشکی سپیۆ بینراوە ئەمەش دابەزانێکی زۆری ئاستی پەیوەندیەکانی هەرێمە لەگەڵی کۆ بۆ وایە کاک سەرکەوت وەزیری دەرەوەی ئەمریکا بەڵێ خۆی کۆبوونەوەکە لەگەڵ دێسکی عێراق و یاریدەری وەزیری دەرەوە بۆ وەزیری دەرەوە لە کۆبوونەوەکە ئەنجام دراوە لە کردناوەڕاستی کۆبوونەوەکە لە بەشێک لە کۆبوونەوەکە بەشدار بووە و کۆمەڵە پەیامی گرنگیشی نردوو لە بەردەم کامێرەکانان لەکەم ڕێکەوتنی ناوخۆی هەرێمی کوردستان کە من بەس دیاریکراوی بەستی ئەو دۆخە خراپەیەکە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی دۆخی شلۆقی کابینەکەی سەرۆکی حکوومەت و ئەنجامدانی هەڵبژاردن وهروەها مەسەلەی ڕێکەوتن لەگەڵ عێراقا ئەم دوو مەلەفە مەلەفی سەرەکی بوونەوە ئێوە لە بەردەم کامێرەکانە بینیتان کە وەزیری خارجی ئەمریکا ئەوی وت بەڵام وەکوتم لەبەرەوەی لە وردەکاریە لەوەی کە لە بەیاننامەکەی وەزارەتی خارجیشە بەڕوونی وازح دیارە کە ئاستی سەردانەکە تەنانەت وەزیری خارجی خۆشی بەڕسمی داوەتی نەکرد بەڵکو بەشدار بۆ لە کۆبوونەوەکەیە کە سەرۆکی حکوومەت هاتووە کۆبوونەوەکان زیاتر لەگەڵ یاریدەری وەزیرەکان و سێنات و کۆنگرێس بوو بەشێکیشی لە بەڕاستیان مەلەفە لە لای سەرۆکی حکوومەت نییە مەلەفی پەیوەندەکانی دەرەوە بەشێکی زۆری لای عێراقە بەڵام لە هەرێمی کوردستانیش لە ڕووی ترادیشنەوە لە لای سەرۆکی هەرێم بووە ئەمەش بۆ خۆی کێشەیەکی تر بوو لە سەرۆکی حکوومەتە بۆیە سەرۆکی حکوومەت بە فعلی لە سەردانەکەیە بۆ ئەمریکا ئەتوانی بڵێ یەکێک بوو لە خراپترین سەردانەکان و تا ئاستێکی زۆر تا ئاستی پەیوەندەکانی هەرێم و بەغدا پێوەی دیارە کە لە ئاستێکی یەکجار نزمایە و احتیمامی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان کەم نەبووتەوە بەڵکو بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی هەرێم و خودی سەرۆکی حکوومەت زۆر دابەزیوە باشە سەبارەت بە سەردانەکەی سوودانی کە 15 مانگە چەند ڕۆژێکی تر دێتە ئەمریکا بۆچیەوە ئایا هیچ ڕێکەوتنێک دەکرێت و تەورە سەرەکیەکان چین طبعا لایانی ئەمریکی مەبەستیانە کە لەم سەردانی سوودانیا بابەتی ئەمنی و مەسەلەی مانەوەی هێزەکانی ئەمریکا و ئەو هێرشانەی کە هەو هێزە چەکدارانی نزیکن لە ئێران و لە عێراقا ئیکەنە سەر هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان ئەو بابەتە یەکلایی بکەنەوە و چارەنووسی هێزەکانی ئەمریکا تاوتوێ بکەن لەگەڵ سوودانیا و ئەمریکا نیازی چییە چونکەم کێشەیەک کاک حەکیم ئەمریکا نزیکەی 2000 بۆ 4000 ڕاوێژکاری هەیە لە عێراقا بەشێکی ئەمە پەیوەندی بە شەڕی داعشێ بەشێکی تری بۆ پاراستنی نێردەی دیبلۆماسیەتی باڵێۆزخانەی ئەمریکا نزیکەی 5000 کارمەندی هەیە لە هەندێک حاڵەت ئاگاتە نزیکە 7000-8000 ئەمە لە حاڵەتێکا کە عێراق هەندێک هێز هەبێ لە دەروەی دەوڵەت بتوانێت مەترسی بۆ دەوڵەت دروست کات ئەمریکا ناتوانێت 5000 کارمەندی دیبلۆماسی لە عێراق و لە هەرێمی کوردستانە جێبێڵێ بەبێ پاراستنێکی ببوونی هێزێکی چەکدار کە بیپارێزێ ئەمە لەبەرەوە پێویستی بە ڕێکەوتن هەیە و سوودانیش لە مەتێئگات و ئامادەیی نیشان داوە کە دۆخی حاڵەتێک دۆزێتەوە نەوعێ لە گەرانتی و زەمانات بە ئەمریکەکان بات و بەشێک لەو هێزانە بپارێزرێت لە چوارچێوەی پاراستنی هەیئەی دیبلۆماسی ئەمریکا لە عێراقا ئەمە خاڵێکیانە خاڵێکی تر تەمان مەلەفەکە مامەڵەکردن لەگەڵ ئێرانە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ هێران و ئەو هێزانی کە لە دەرەوەی دەوڵەتی عێراقن و نزیکن لە لایانی ئێرانیەوە بەڵام سوودانی خۆی مەلەفی سەرەکیەکەی لەم سەردانا بریتێ لە ئابووری و چەندین هەر لە ئێستەوە چەندین ئامادەکاری کراوە لەلایەن کۆمپانیای زەبەلاحەکانی ئەمریکاوە کە من خۆم ئاگادارم کە ئامادەی کارکردن بین عێراق و حکوومەتی عێراقیش لەگەڵ خۆیان شاندێکی بازرگانی لە عێراقەوە هێناوە پێم وابێ هەندێک بازرگانی کوردیشی تایە کە لەگەڵ بازرگانانی ئەمریکا بکەونە گفتوگۆکردن جگەلەوەی کە لە کۆشکی سپی سەرۆکی ئەمریکا بینێت و گفتوگۆیە بێ لەگەڵ کۆنگرێسا پێ ئەچێ بچێتە تەکساس
لە تەکساس لەوێ لەگەڵ هەندێک لە کۆمپانیەکانی بواری وزە و نەوتە کۆبوونەوەی هەبێ لەگەڵ بەرپرسانی و کۆمپانیانە ئەوە احتیمالی هەیە کۆبوونەوەیکی گەورەش لەگەڵ جالێ عراقی لە میشیگن احتیمالێکی کەم هەیە ئەویان بکات لە ئێستا میشیگن بەنسبەت سەرۆکی ئەمریکا و زۆر گرنگە و جالێ عراقی جالێکی گەورەیە لە میشیگنە لەم هەڵبژاردنەی سەرۆکاتی ئەمریکا یەکێکە بێت لەو جالیانەی کە دەوری یەکلاکەرەوە ئەبینێ لە دەرچوونی سەرۆکی ئەمریکا لە بەرامبەر دۆناڵد ترامپا کە لە هەڵبژاردننی پێشوو نزیکەی بە 15 و 20,000 دەنگ فەرقی هەبوو لە ویلایەتی میشیگن بردیانەوە ئێستاش بەهۆی ڕووداوەکانی غەزە و ئەو کێشانەی کە لە ڕۆژات ناوەڕاستە هەیە ئەم ویلایەتە لە قەلەقیایە کە دەنگ بە بایدن بدەن یان دەنگ بە ترامپ ئەمانەش مەلەفی گرنگن کە ڕەبتە بە سەردانەکەی سوودانی و ڕێکەوتنێک بکرێت لەبارەی وەکوتە گۆڕینیارکی هێزەکانی ئەمریکا و لەبارەی پرسی دۆلار و بازرگانی ئەوانە پێم وابێت کە حکوومەتی ئەمریکی هەندێک نەرمی ئەنوێنێ لە مەسلەی دۆلار و مامەڵەکردن لەگەڵ ئەمریکایە لەگەڵ ئێرانە بینی عراق و ئێران و هەندێک لەو مامەڵەکردنەی کە بە نرخی دۆلارەوە لە عراقای و بانکی مرکزی هەندێک لەو مەرجانەی جێبەجێ کردووە ئەوە هەندێک نەرمی ئەنوێنێت لەلانی کەم تاوەکو کۆتایی ئەمساڵ تاوەکو یەکلایبوونی هەڵبژاردنەکانی ئەمریکا لە مانگی 11 بەڵام حکوومەتی عراقیش ڕەنگە بێ ئەعلانکراوینە بەڵام شتیغەیە کە دۆزنەوە بۆ تەحویلکردنی بەشێک لەو هێزانەی ئەمریکا بۆ پاراستنی هەیئەی دیبلۆماسی ئەمریکی لە عێراقا وەکو مانەوەیەکی یەکجاری وەکو پاراستنی دیبلۆماسیەتی ئەمریکا لە عێراقا تا ماوەیەکی درێژخایەن و سوودانی مەبەستی نییە لەم سەردانەیە و لایەنی ئەمریکیش کە وادەیەکی نزیک دیاری بکەن بۆ یەکشانەوە یان کۆتایی هاتنی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق چونکە ئەو هێزی هاوپەیمانانە ڕاستە لە ژێرناوی شەڕی داعشان بەڵام لە ڕاستیە پاراستنی هەیئەی دیبلۆماسی تەواوی وڵاتانی بیانی و حتا ناتۆ و هەتا ئەو یەکێتی ئەوروپا پەیوەستە بەمانەوەی ئەم هێزە حکوومەتی عێراق و خودی سوودانیش لەمەد باش تێگات و لەلایەن هێزە سەرەکیەکانی عێراق و پشتگیری هەیە بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنە لەگەڵ لایەنی ئەمریکی بکاتاوەکو دۆخی عێراق بەرەو شڵەژان نەڕوە چونکە ئەم هێزە پەیوەندیەکانی غەرب لەگەڵ عێراقا ئەمریکا و ئەوروپا پەیوەستە بە ئایندەی ئەم هێزەوە کە لە عێراقا هەیە ئەم هێزە چەکداران بەڵێ وەکو دو پرسیاریشم سوپاس دەکەم بە کورتی بێ ئەم سەردانە هەرێکە بۆ سوودانی یعنی و ئایا دەبێتەوە بە سەرۆک وەزیرانی داهاتوو ئەگەر خۆشت شتێکت ماوە سوپاس دەکەین کاک حەکیم ئەمەیان تا ڕادەیەک پرسە لایەنی ئەمریکی ئێستا وردە پاشەکشەی کردووە لەوەی لە وردەکاری ناوخۆی عێراقا کێ بێتە سەرۆک وەزیران کێ نەبێتە سەرۆک وەزیران تا ڕادەیەکی زۆر ئەوەی ڕەویوەتەوە لە واشنتۆنە پێیان وایە ئەوان چەک و هەندێک وەسائلی تری گرنگیان بەدەستوێ هەر کەسێک بێتە سەرۆک وەزیران ناچار لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەوروپایان مامەڵەیەکی دۆستانە بکات و لە مامەڵەیەکی واقعانە بکات بۆیە لایەنی ئەمریکی ناچنە ناو ئەو تەفاسیلە وردەکاریانەوە ڕەنگە ڕەغبەتیان هەبێت کە سوودانی بمێنێتەوە بەڵام ئەوە کەوێتە سەر ئەنجامی هەڵبژاردنەکان و نەتیجەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ئەوەی تریشی دو هەمین خاڵ کە ماومە بەڕاستی کاک حەکیم من پێم وایە هەرێمی کوردستان دۆخی هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکترە بەرەو ئیستیقرارێتێکی دارایی ئەڕوا ئەم ئیستیقرارەتی داراییە گرنگە بە هەموو هێزەکانەوە کار بۆ ئەو بکەن کە بەرەو ئیستیقرارێتێکی دیموکراسی و سیاسیش بڕوا هەتاوەکو ئەوەی ئەوان کە پێڵێن دەسەڵاتی فیدرالی لە هەرێمی کوردستانە کەم بێتەوە و دەسەڵاتەکانی موسساتی هەرێمی کوردستان دەسەڵاتی بۆ بگەڕێتەوە ئەو کەوێتە سەر ئەوەی کە ئێمە لە ئایندەیەکی نزیکە هەڵبژاردنێکی پاک و بێگەت ئەنجامەدەین یاننا بەبێ بوونی هەڵبژاردنێکی پاک و بێگەت لە هەرێمی کوردستانە بەڵێ بەدڵنیایی بەدیل لە هەرێمی کوردستانە ئەبێتە دەسەڵاتی فیدرالی لە هەرێمی کوردستانە کە وەکو فەراغێک پڕکردنەوەی ئەو فەراغانە تاوەکو یەسەر لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ مەترسی نین لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەین کاک سەرکەوت شەمسەدین توێژەر لە ئەنجومەنی ئەتڵەسی ئەمریکی لە واشنتۆن هەروە پەرلەمانتاری پێشوو عێراق سوپاس دەکەین کە لە ئەمریکاوە لەگەڵ سوپاس دەکەین. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.